بەڵێ شەڕی مەتار بەغا فڕۆکانی بەغای نێودەوڵەتی لە 2 مانگ شەڕێکا دەستی پێکرد. باش عێراق لەوێنانە هێزی ئەمریکای شکاندەوە، بەڵام خۆی پلانێک هەبوو لێنانە مەتاری بەغا 14 ڕەنوەیی هەیە، ینی بڵین مەدرەج ئەو شوێنی کە تیارە لێنشێتەوە فڕۆکە حوتی عێراق تێکیدا بە یەکجاری 7 دانەیمە. ئەو 7 دانەیە قەراغی شەقامەکەی ڕەنوەرەکەی کەمێ بەرز کردەوە، پڕی کرد لە ئاوی تیادانا. لە تەنیشتەکانیشی بۆمبی فسفۆری سپیدانە. تەمان بۆمبی فسفۆری سپی کە ئەتەقێتەوە لەگەڵ ئاوەکەیە تەفاعولە کاتە ئاگرێکی زۆر سیر دروستەکە. لە هەمان کاتە کارەبای زەغت عالی تێکرد. ئەمە چی بوو؟ یعنی سێ جۆر تەکتیکی بەس لە فڕۆکەخانە بەکار ئەمە چێ داینا سوڵتان هاشم. باش پلانی ئەو بوو وەزیر دیفاع. طبعا سوڵتان هاشم ئەفسەرێکی زیرەکە وە نییە خبرەیەکی زۆری هەیە و وەزیر دیفاع بوو. ئەم پلانەی کە دانا ئەنجا دوای ئەوە دیعایەکیان بڵاو کردەوە کە سەدام حوسێن لە فڕۆکەخانەیە باش لێوێنانێ و لەگەڵ مدیری مخابەرات و قیادەی حرس جمهوری ئەوانە. ئەمریکا لێرە بیری لە ساڵی 91 کردووە کە دەست بەجێ بیگرێتن، چونکە لە 91 بۆش بە حوسنی مبارەکی وت هێزێکی تایبەتی مەسریم بدەرێ لەگەڵ خۆما لە بەغا ئنزالەکەین و سەدام حوسێن بەدەسەگرین بەبێ ئەوی شەڕ درێژ خایەن بکاتن، بەڵام حوسنی مبارەک قبوڵی نەکرد. ئەویست عینی پلانی پەنەما بگەڕێنێتەوە چۆن دەلتای ئەمریکی ئۆرتێگایان گر سەرۆکی پەنەما سەری نەگر ئەم پلانە ویست جێبەجێی کاتەوە. بەڵام کاتێکە فڕۆکەکان دابەزی لیوای 101 پێڵەن لیوامی واحد مجەولەق ئەم هێزە تەنها بە فڕۆکە هاتوچووەکە سوار سیارە نابێ یان کۆپتەر یان فڕۆکەی بار هەڵگرت. لێرانە زەرێکی زۆری پیانگان فڕۆکەیەکی زۆری سوستان تانکێکی زۆری ئەمریکایان سوستاند بە T-72 بڵین کەتیبەت دەبابات المەجد کەتیبەت دەبابات العز حرس جمهوری ئەمانە شەڕەکەیان ئەمەی سوڵتان هاشم سەری گرت بۆ مەدرەجەکان بەڵێ سەری گرت فڕۆکەی زۆر سوستاند و زۆری ئەو فڕۆکانەی لە ئاخیر کە نەنیشتنەوە بینیان تەقینەوە ڕوویدا ئەوان فڕۆکانە بە سەربازی ئەمریکی وەستی ئەوان بەرز بوونەوە هەڵاتن بەرەو کوێت گەڕانەوە نەیانتوانی پلانەکەین بکەن. زۆر باش. ئەی لە ئامریا ئەنجا لە 5 مانگە یعنی پێڵین 5 چوار ئەنجا ئەمریکا شەڕە هەرێک گەورەکەی مەتار دەستی پێ کرد، بەڵام لەو شەڕەیە چەکی تەقلیدی دروست بەکار نهێنا.